پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما على الأرض من دابة إلا وهي مصيخة يوم الجمعة حين تصبح حتى تطلع الشمس شفقا من الساعة إلا الإنس والجن هرچی جانەبەری سەر زەوی هەیە بە مێرولێشەوە بە مێش و بە مێشولێشەوە هەموو جانەبەرە گەورەکان ئەوەی دوو پێی هەیە باڵندەیە ئەوەی چوار پێی هەیە هەر شتێترە ئەوەی کە زیاتر لە چوار پێشی هەیە هەموو دابەکان هەموو جانەبەری سەر زەوی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لەو کاتەی کە دنیا ڕۆشن ئەبێتەوە لە ڕۆژی جومعەدا هەتاکو خۆر دەکەوێ هەموویان ئەترسن ڕۆژی قیامەت بێ ئیلا جنۆکەکان و ئینسانەکان نەبێ کە سەرکەشی دەکەن کەواتە مریشکێ کەڵەشێرێ مێرولەیەک مێشولەیەک مارێک دوو پشکێ زۆر لە من و تۆ زیاتر لە قیامەتە ترسن بۆ دڵنیابە چونکە ئێمە کە خەبەرمان بێتە بەیانیان چێکین نوێژبانی هەیە جومعە نوێژبانی هەر نەکردووە ترسی قیامەتی چی ئەو هەر نوێژی نەکردووە ترسی قیامەتی چی ژنەکەی ئێستا لەو دەشتە بەسەری ڕوتەوە هەڵەپەڕێ ترسی قیامەتی چی بەس سافرەی ژنەکەی بدۆ بۆ سەفرە ترسی قیامەتی چی نوێژکردن هەر نییە ترسی قیامەتی چی گۆرانیە هەڵپەڕکێیە هەڵپەڕن برای بەڕێزم تەقوای خوا بکە ئەمە تونوتیژی نییە ئەمە نەسیحەتی خۆ پێغەمبەری خوایە پێتەڵێم صلی الله عليه وسلم بۆ خۆت بە خۆتا بچۆرە فێری ئەدەب نەبی لەسەر زەویە خوا دوای فێر دەکات دڵنیا بە سزاتەدا هەزار جار ملیۆن جار پەشیمان دەبیتەوە لەوەی کە خوات نەناسی خۆت و خێزان و کچەکانت خواتان نەناسی کەواتە گیانلەبەران زۆر لە ئێمە بە تەقواتر و لە ئێمە باشتر لە قیامەتە ترسن بەداخەوە شەرمەزاری بۆ ئێمە گەرەوە حاڵمان بێت